قەڵای هەولێرە ئەم قەڵایە لە سێ گەڕەکی گەورە پێک هاتووە، ئەوانیش گەڕەکی سەراو تۆپخانە و تەکیان. لە ئێستادا نزیکەی 430 خانووی لێماوە. لە نێو قەڵادا مۆزەخانەی ڕستن و چنین هەیە کە مافور و ئیشی دەستی کۆنی کورداواری لێ نمایش دەکرێت و مۆزەخانەیەکی بەردی گەوهەر و ئەنتیکخانەیەکیشی لێ هەیە. هەروەها سەنتەری کللتوری تورکمانی و سەنتەری زانیاری گەشت و گوزاریشی تێدا دانراوە و بەردی بناغی پەیمانگایەکی ئەڵمانی و فەڕەنسیش دادەنرێت. بەم زوانەش سەنتەرێک بۆ منداڵان دەکرێتەوە و لە نێو قەڵاکەدا سەنتەری زانک و جیهان و سەنتەری زانیاری لەسەر مێژووی قەڵا و ژیانی پێکاتەکانیش هەیە. خانوەکان وەکو خۆی دروست دەکرێتن. ئێستا تقریبان 400 و نزیکەی 430 خانی ماوە، پێشتر 600 قسوور بوو زمانی کە منداڵ بووم. ئێستا ئەوانە زۆربیان ڕووخاون، بەڵام ئەوەی کە ئێستا ماوە 420 هەتا 430 خانیە دەتانم بلێم 15 ئەو خانیانە نۆژەن کرایتەوە کە دەبین دەوروبەری قەڵا بەدەنی پێدەڵێن و لە ناوەڕاستە هەندێک خان و نۆژەن کرایتەوە. و ئەو ساڵ ئێستا بەرنامەمان هەیە لە دوو کۆڵانی چەپ و ڕاست تقریبان 20 تا 25 خانی دەست بە دیراست و نۆژەنکردنەوەی دەکەین. ژێرخانی قەڵا تەواو بووە، وەک ئاو ئاوەڕوو کارەبا و ئینتەرنێت. خانوەکانیش وەک خۆی دروست دەکرێنەوە و ئێستاش منارە و حەمام قەڵا لە ژێر نۆژەنکردنەوەدان و لە سێ مانگی ئایندەشدا سەنتەری مێژووی قەڵا دەکرێتەوە. پێشتر قەڵا بەو شێوازە نەبوو بە حکمی ئەوەی کە بەشێک لە خانوەکان و بەشێک لە بینەی قەڵا ڕووخا بوو. ئێستا قەڵا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆی بینەوە بە حکمی ئەوەی کە نۆژەن کراوەتەوە گرنگی زیاتری پێدەدرێت. بە گوێرەی ماستەر پلانەکە دەبێت هەموو قەڵا نۆژەن بکرێتەوە، ڕێستۆرانت و قاوەخانە و سەنتەری تری جۆرە و جووریشی لێ بکرێتەوە تا بە 24 کاتژمێر هەر کراوە بێت بۆ پێشوازی لە گەشتیاران و خەڵکی. لە ئێستادا ڕۆژانە تا 1500 گەشتیار ڕوو لە نێو قەڵا دەکەن و لە بەرنامەشدا هەیە کە پێشوازی لە ژمارەیەکی زۆر لە گەشتیاران بکرێت. وش ألمانيا هاتيم سردان ماجي فردي عيالي ماكش كما خدي الويري داي كوركي ماجي كم تشنجلك صوابو ما تبين جهة ميت كيف نار نشاب دين كو همشي ولاتك كيف نارين تاريخ خو ديفشانت خو نشاب دين حكوت نافا بالت خوشي بحسو صعبتت ولاتي خوب كندا اوجي بيت شاد بن بەپێی زانیاریەکان یەکێتی ئەوروپا و باڵیۆسخانەی ئەمریکا لە عێراق و زانکۆی جیهان و ژمارەیەک کەسایەتی شاری هەولێر بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری لە نوژانکردنەوەی خان و سەنتەرەکانی نێوقەڵا بەگشتی دەکەن. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.